خۆی یادکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەوە ناوێت نەقڵ شیرینی بەشتا بەخشین یعنی پێغەمبەر سنەتەکانی جێبەجێ بکەین ڕێبازەکەی بەرنین خەڵزەکانی یادکردنەوە نەبێ بە شکلێک وەکو تۆڵێ بخواردن و شیرینی یادکردنەوەی ڕێبازەکەی بەرنین یادکردنەوەی دڵی مسلمانان خۆش بکەین هاوکاری خەڵک بکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی خۆش بێ هاوکاری فەقیر هەژە لەم کاتەدا کە ئێستا خەڵک لەم حاڵەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی خۆش هاوکاری مرۆڤ هادی کرێ بە عام بەتی خەڵکی هەژار خەڵکی هەژار کە ئێستا لەم کاتەی خەڵکی زۆر هەژار بوو کە کابرا 4-5 مانگ معاش وەرنەگرتووە سێ چوار کرێخان و قەرزارە مسلمانان ئەتوانن بە یادکردنی پێغەمبەر هاوکاری خەڵک بکەن کەواتە ئێمە ئەگەر شوێنی ئەو پێغەمبەرە نازارە بکەین شوێن ڕێباز و کار و کردەوەکانی کە بۆی بەجێشتین بکەین چیمان دەسەکەوێت لەم دنیا وەڵای ئێمە هەم بەختەوەرە بین هەم لە دنیا و لە قیامەتە ئێمە ئەگەر ڕێبازی ئەو بگرین بەختەوەرین لە دنیا و لە دڵمان خۆشە بێ تەنها بۆ قیامەت نا بۆ ئێرەش ئیسراحەت چکە بۆی ئیسراحەت دەکەین ئێمە ئەگەر ڕێبازەکەی ئەو بەربێن دڵمان خۆشە بێ بەس خوانە خوازەکە ڕێبازەکە دڵمان تەنگە ناخۆش بێ ئێستا ئەم مۆسەکە هاتوو بە سەرمانە هەمووی ئەوەی کە ڕێبازەکەمە بەراوە لەو دوورکەوتوین لە ڕێبازەکە ئەو دوورکەوتوین چکە ئەگەر ڕێبازەکەمە بگرتای ئەوەشمە بەسەر ناهات